مەلای تەوری ئەمڕۆی پرۆگرامەکەمان سامان قادر یەکێک لە شێوەکارە دیارەکانە کە خاوەنی چەندین ئەزمموی کاری شێوەکاریە و بەشداری چەندین پێشانگەی هەم تایبەتی و هەم لەگەڵ شێوەکارانی ترواتە پێشانگەی هاوبەشی کردو لە ئێستادا نوێترین پێشانگای بە ناوی چیرۆکەکانی غوربەت لە هۆڵی مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە لە ڕۆژی 25 مانگ کردەوە. قسە و باسی زیاتر دەربارەی ئەو کاراناکەین کا لەم پێشانگاییدا نمایشی کردو بەڕێزیان لە ئەستودیۆی کورسات مەگەزین میوانمانن کاک سامان سڵاوت لێبێ بەخێر بێ. خێر ئەمە چەندەم پێشانگای تایبەتیتە؟ ئەمەدەم پێشانگای تایبەتیە بە تاکید لەو پێش نزیکەی 20 پێشانگای هاوبەشمە بۆ لەگەڵ لە دەرەوە و لە ناوەی کوردستان. لە دەرەوە و لە ناوەی کوردستانیش ئەم پێشانگایە چەند تابلۆ لە خۆ گرێت و ماوەی چەندێکیشە سەرقاڵی ئامادەکردنی ئەم پێشانگایی؟ ئەم پێشانگایە تقریباً لە 25 مانگ دەست پێ کردو، نزیکەی 50 ئیشە بۆ ساڵی کە خۆم با بڵێن لەسەری ڕۆشتوم. لەوانەیە بەرهەمی 5 ساڵە 5 ساڵ بەڕاستی بەشێکە لە ژیان ئەتوانی یەک لەسەر چەندی ئەوە بێت، یعنی توانیم ئەو شتانی کە لە خەیاڵی خۆمە هەبوو بەرکەوتەی دوو شارستانی زۆر جیاواز بەرهەمی ئەو 5 ساڵەیە کە ئێستا پیشانم داوە. زۆر باشە ئاماژەت بۆ کرد کە بە ستایلی تایبەتی خۆتیان بەو شێوازەی کە خۆت ئیشی پێکەی بەو شێوازە کارەکانت نەخشانەوە، ئەو ستایلە چیە کە تۆ کاری پێکەی؟ ئەتوانم لە بینی ئەبستراک و سریالیزمە دوو قوتابخانەی کۆم کرد بێتەوە. لەوانەیە ئەو ئیشانە لەوە پێش ئەو برادرانی کە یەن سەری پێشانگاکەن ئەڵێ نەگەر ناویشی نەنووسی زانینیشی توێن، ینی ئەتوانین بڵێ ستایلێکی تایبەتی خۆمە. باشە، شێوەکار پێویستە تەکنیکی تایبەت بە خۆی هەبێ بۆ ئەوەی کە ئەوانەی کە سەیری تابلۆکانیەکەن کارەکانی بناسنەوە، یان ئەوە ستایلی ئیشکردنیەتی ئەبێ بە زەرورە ئەو کاتە بێ پێویستیەک هەموو ئینسانە پێویستی بە ئایدیکی تایبەت هەیە کاکرێت خۆتی پێ بناسی. ئیتر لە هەر شوێنێکی دنیا بێ، لەوانەیە من لە هۆڵەندا ژیم، لەوانەیە بەشداریم کردبێ لە هەندێک پێشانگای نوعەنما خەڵکی ئەوروپی ڕێکیان لە هینە خەتی تیژە ئەکرێت ئەوە خەتی تیژ مەبەستە ڕاستەوە خۆ خەتی تیژ، ینی مەسەن ئێستا چوارگۆشەیەک ئەگەر چوارگۆشەیە دروستکەی لەوانەیە مەرغوب نەبێت لەلایەن چکەوان جەوێکی هادییانەوێ، بەڵام ئێمە لە ناوتم و تیژیا گەورە بین مەجبورەوەی خەتی تیژەکانی بەکاربێنین تۆ جاری کە ئەگەڕێتەوە بۆ سەردەباری کە بەرزتر نەخۆشەکان کەوتی لێرە. زۆر باشە، باست لەوە کرد کە ئەم پێشانگایە بەرهەمی 5 ساڵ کارکردنی تۆیە. بەڵێ 50 ئیش تا 50 ئیش بەرهەمی 5 ساڵە. لە ماوەی ئەو 5 ساڵەیە ئەکرێ بۆ چوونی تۆ بگۆڕێت یان کارەکان گۆڕانکاری بەسەرابێ هەم لە نەخشاندنی تابلۆکان، لە تعبیرکردن، لە ستایلی وێنەکێشانی تۆ؟ هەندێک حاڵەت هەیە لەوانەیە بەرکەوتنی باجاریکە بێرەوە بەرکەوتنی شارستانەکانە دوو شارستانی جیاواز بەشێکی ژیانی زۆر لە شارێکی ئاوایە مەسەرەن بەسەربەری ئەکرێت کارێت هێ بکە کە جاری کە ئەگەڕێتەوە بۆ هەمدیسان جارێکی کە بەرشارستان ئەبۆکو بیست سەبە دەتوانی بڕێ دوو بەرکەبە یەکتریا کێشی پرشکی لێ بێتەوە. یادگارەکانی ئێرە لە مناڵی و گەنجێتیە هەموو کات لە بەردەمتایە، هەموو کاتێک لە زاکرێتایە، جاری کە توانی بیگەڕێتەوە بەس بەو شێوە سادەیە ناکە با بڵێن چۆن وێنەیەکی شاخ و داخەکە کێشی تۆ بێت تێکی پشکێنی ئەوشتانە، جاری کە بگەڕێتەوە بۆ سەردەمی مناڵی لەوێ چیرەکانیش زۆرە، ئەتوانی دایمە پەیوەست بن بە یەکتریەوە، دایمە بتوانی مەسەلەن مقارنەیانکەی. زۆر جار شتی تو تیژێتەوە بەر خەیاڵی تو بەدەست خۆت نییە چونکە شتێک لە کەلایە دایمە لە کارکردنە. ئەکرێ کۆنسێپتێکی تایبەتی هەبەیە کە کاری لەسەر بکەی کاتێکە بڕیارەیە کە ئەم کارانە ئیترەبێ بە پێشانگای داهاتووتری تۆ. ئەم ئێستا مەسەن بەرهەمی ئەو 5 ساڵەیە ئەتوانم بڵێم هەندێک شێوەی تەکنیکی ئیشەکان لەوانەیە مەسەن هارمۆنەری تابێت، لەوانەیە هەر تابلۆیەک احتیمالە من تەسەوری خۆم وایە کە بەلایانی کەمەوە چەندەها چیرۆک لە خۆیەگرێ بە خۆشی و ناخۆشیەکان و کامیان زاڵە
لەوانەی من خۆم بزانم بەس بینە دەتوانێت لە ئاخر قەرار لایەوە بێت چۆنەی بینێت. لە هەندێک لە پێشانگایە بە تێبەتی لە وڵاتانی تر بەرهەمی شێوەکارانی دەرەوەی کوردستانم بینیوە کە لەگەڵ تابلۆکانیانە نامیلکەیەکیش بڵاوەکەنەوە کە ئەو چیرۆکانە لە خۆ ئەگرێ کە لە پشتی تابلۆکانیانەوە هەیە. ئەمە کارێکە با بڵێن شایستەیە لە لای هونەرمەندانی شێوەکاریان ئێوە پێتان خۆشە کە بینەر خۆیان کارەکانی ئێوە بخوێننەوە؟ هەندێک جار بەرەڕووی ئەو پرسیارا بیتەوە مەسەن بینەر پێ دەڵێ ئەو باسی چیەکە ناخۆشترین پرسیارە. چەند برادێک ئەمڕۆ دوێنێ و ئەمڕۆ باسی ئەویانەکە کە تۆ بۆچی ناونیشانێک دانانی بۆ تابلۆیانە. بەڕێی من ناونیشاندانان وەکو تۆزێ هینی شەکەلیمەکە ناکرێت تۆ بینەر لەغاوەکەی پێی بڵێ ئەبێ وابیرکەیتەوە. ئەو ئازادی بەرێکە چۆن ئەی بینێ چۆن بیری لێ کاتەوە بۆ ئازادی هەیە بۆ ئازادی لە بینەر نەچێنرێتەوە باشترە. ئەمە ئاسایی ئەگەر بینەر خوێندنەوەیەکی تر بۆ تابلۆیەک بۆ بەو شێوەیە نەبێت کە تۆ زۆر هزری خۆتا مشکلەکە ئێمە ئەوەیە کە ئێمە باگراوندێکی هونەریمان نییە. یعنی هەمومان لە قوتابخانە خوێنمانە ئێستاش بیرمێت لە سەرەتاییە مامەسایەکی وێنەکێشان بە یەک دەرباسی هونەری مێژووی هونەری نەکردو بۆ تەلەبەکان. ئەمە هەمومان فێر بوو شاخ و داخ و ڕۆژێک و ئاوێکە هاتە خوارەوە هەمومان کۆپی یەکتریمانەکە بەبێ خۆمان بزانین. زۆر باشە. پێش ئەوەی باسی ئەو دوو ڕێبازە بکەم کە تۆ تێکەڵ کێشە کردووەوە پەیوەندیەکە دروست کردووە لە نێوانیانە ئەوەی کە زۆر دیارە بە وێنەکانتەوە ڕەنگی ڕەش و سپیە و بەکارهێنانی نازانم ئەتوانی بڵێ ڕەش لەسەر سپی ڕەش لەسەر سپی قەڵەمیش پێم وابێ یان هەر ڕەنگە ڕۆتەرە ئەمە بۆچی ینی ئەم شێوازە خۆی ڕەش لەسەر سپی زۆر جوان بوو بەلام و ستارێک دەمێکە لەسەرەوەی نەیشەم لە شتاکان وای شەکەم بەڵام لەم دە ساڵی ئەخیرا ویستم ساڵی بۆ خۆم دروستکەم گەیشتم بەمە ئەو بەرنامەکەیەتی بەلاشم و نەزانم شتی جوانی تیابینم خۆم شتی جوانی تیابینم زۆر جار بیرەکەم و هەندێک ستایلی وردی تایە قەت تەسەورم ناکەم لەوە پێش ئەو من کرد بێتم. زۆر باشە. ئەگەر خۆت جیاوازیەک بکەی لە نێوان یەکەم وێنە یان یەکەم تابلۆ کە 5 ساڵ لەمەوبەر کێشاوتە لەگەڵ کۆتا تابلۆ کە لێرە نمایش کراوە جیاوازێکی زۆرە لە ڕووی چیەوە؟ لە ڕووی تەکنیکەوە لە ڕێگەی پڕکردنەوە لە ڕێگەی ستایلی ئیشەکانەوە ئەمە ڕاست ئەمانە ڕەش لەسەر سپین بەس هارمۆنیزی تیابینی نەرمیکی تیابینی هەرچەنە مەوزوعەکە توموتیژیە بەڵام هەر بۆ چاوی بینەر وا جوانترە کە نەرمیکی بیتێ بۆی وردە دەبێتە ناو تابلۆکانەوە ئیتر خۆی چۆنەی خوێنێتەوە. ئەگەر من ڕسمی مرۆڤێکم بۆ کرد بێ خەریکی مەسەن چاڵهەڵکردن نێبێ ینی چیرۆکە لەوێ ناوەستێ بۆچی چاڵهەڵکردنێ سەبەب چییە چ هۆکارێک لە پشتیەوەیەتی بۆ نمونە ئەتوانی قوڵتر بیتەوە لەو حاڵەتەیە کەواتە تۆ لێرە ئیشێکە کرد کە پەیوەستە بە ژیانی کۆمەڵگاکەتەوە لە کەسێکی زۆر ئاساییەوە بۆ ئەوانی کە بیرەکەنەوە بە شێوێک لە شێوەکانە مەجاالێکی سوریالیزم و ئەبستراکت ڕێگە خۆشکەر بوو بۆ تۆ یان یارمەتی دەربوو بۆ ئەوەی کە تۆ ئاسانتر بتوانی گزارش لە توم و تیژی بکەیت؟ کاتی خۆی لە 6 ئامادەی تەواوم کرد چوم تەقدیم کرد بۆ ئەکادەمی فیلم جەمیلە لە بەغا تێستێکیان کردم دەرچووم ئیسیمانێکیان نامێ. ساڵی چەند بووە؟ تقریبا کە پێشمە حەت هەفتا و حەو بوو لە ئەموال ئیسیمانێکیان نامێ دەرەجەی ئینتیمای تیا بوو بۆ باس کەوم بینی و کاتێک بوو کە ینی نەئەکرات قوبوڵیتی نەئەکرا بە هیچ شێوەیەک. برادێکم لەگەڵا بوو هاتنی دەرەوە ئیسمارەکەم تڕان پێی ناخۆش بوو ئەو سەبەبەکەی نازانی ئیتر لەوە بوو بە خولیاتەوە تۆ شتێکە تیا دروستە بێ کەپتێکە تیا دروستە بێ ئەتەوێ بۆ هەتەوە بگەی کە لە ژیان تا دەسەری
هاتووی خۆش دەبێ ئەو شتۆ خۆشەوێ بیرمێت لە هەفتانوێ بوو لەگەڵ ئازای کاگازات ئازای حەسیب قراخی لە هەفتانوێ پێشنگایەکمان کرد لە نووسرانی کورد ئەوە بوو بە دافع کە تۆ بەردەوام بی حەز لەو شتێک کەیکەی قەت کۆڵمەیە بەردەوام بەڕێستان بە ئەکادمی نەتان خوێن نەخێن ڕاستێتی نیە هەنەرەجوانەکان زۆر باشە هیچ پەیوەندیەک هەیە لە نێوان ئەو دوو ڕێبازێکە تۆ کاری پێکەی خاڵی هاوبەش هەیە لە نێوان سوریالیزم و ئەبستراکت بە شێوەیە لە شێوەکان نەتوانی ئێستا هیچ قوتابخانەیەک نەماوە دەستی بۆ ڕاکێشی بڵێ هەمووی پێکەڵ بووە شێوەکاری زۆر پێشکەوتووە گۆڕانکاری ئێستا هەندێک گەلەری بڕێن لە ئەوروپا و لە ئەمریکا بڕۆی سەیری بکە لەوانەیە بەس ڕەنگی شین بێ یان ئەنی مەوزوعێکی وایتیانێ تر ئەو کەسانی کە جارێکیش بەناوبانگە بنی تر شتەکانە قیمەتەکە خەتێکی زۆر زۆر ئاسایش بەستن بەڵێ زۆر ڕاست باست لەوە کرد کە نزیکەی 50 تابلۆت نمایش کرد ئەوانەی کە سەردانی پێشانگاکەیان کرد و پێشانگاکەیان بینی کێبوون خەڵکانی ئاساییان ئەمڕۆ کاک شێرزاد لەوێ بوو شێرزاد حەسەن ئینتباعی باشێ بوو کاک فوادی مەجلیسی لەوێ بوو یعنی کاک جەلیلی عقوباتی جەلیزادە لەوێ بوو هەندێک برادری کە لەوانەیە ئێستا لەبیرم نەمابن ناوەکان خەڵکی باش هاتبوو بەتاکید کە قسە لەگەڵاکان بە پۆزیتیڤ باسیەکەن لەبەرەوەی ئێمە ڕاخنەگری هونەریشمان نییە ئەوەی یەکێکە لە خاڵە لاوازەکان لە هونەری کوردیە یان ئەگەر هەش بێت هەندێک پەیوەندی هەیە نتوانێت بەو جورئەتەوە قسەی لەسەرکە بۆ تۆ ئاساییە لەبەرەوەی بەر شارستانیەتی ترکەوتویت و بەرەزمون ئەکرێ یارمەتی دەربوو بێت چکە جەوێکە بۆ ڕەخسێکە ئەتوانم بڵێم زۆر میسالیە بۆ ئەو تێکەڵبوونەی تۆ لەگەڵ شارستانێتێکی تر هیچ گۆڕانکاری لە تەسیرەکە فێری هینتەکە ینی سیستەمەکە سیستەماتیکە ناتوانێت دەربازبی هێتر ئەڵقەیەکە تر پێتەوە بەسراوە تا ئاخیر زۆر ڕاستە دەستەکانت خۆش بێ سپاس بە هیوای کاری زیاتر سامان قادر شێوەکار سپاسکەم ئێوارەیە لە لای ئێمە بووی زۆر زۆر سپاس